پێویستەکانی ژیانیدا بەکاریان بهێنێت. بۆ نمونە ئامێری تیژی لەبەر دروست کردو تاکو لە پاراستنی خۆی و ڕاوکردنی ئاژەڵە کێویەکاندا سوودی لێ ببینێت. ئیبن خەلدون لە ڕێگەی لێکۆڵینەوەی شوێنەواری ژینگە لەسەر ڕەفتاری گەلانی پێشوو بەباشی ئەو پەیوەندی لە نێوان مرۆڤ و ژینگەدا ڕوون کردوێتەوە. بەهۆی زیادبوونی ڕێژەی دانیشتوانی زەویەوە لەمڕۆدا فشارێکی زۆر لەسەر سەرچاوە سروشتەکان و ژینگەی زەوی دروست بووە. بە شێوەیەک هەندێک سەرچاوە بەرەو نەمان دەچن و لە کاتێکدا ڕۆشنبیری ژینگەی وەک پێویست نییە و لە هەندێک وڵاتدا فەرامۆش کراوە. لەم ڕۆژە ئەم هۆکارانەی خوارەوە پێویستی ڕۆشنبیری ژینگەیان بەهێز کردووە. بەکاربردنی بێسنووری سەرچاوە سروشتەکان و هەستکردنی مرۆڤ بە کۆتایی هاتنیان، هەمەڕەنگبوونی پێویستەکانی مرۆڤ بە شێوەیەکی بێسنوور، دەرکەوتنی گرفتە ژینگەیەکان و بەتایبەت پیسبوونی ژینگە و گۆڕانکارەکانی کەشوهەوا و زۆربوونی کارە ساتە سروشتەکان. پێویستە ڕۆشنبیری ژینگە ئەم بۆوارانەی خوارەوە بگرێتەوە. پاراستنی مرۆڤ سنتەرە و پێویستە بایەخی تەواو بە تەندروستی بدرێت هەتاوەکو وەچەی تەندروست بێنێتە ئاراوە. پێویستە بایەخی زۆر بە سەرچاوە سروشتەکان بدرێت، مامەڵێکی تەندروستیان لەگەڵدا بکرێت و بەفیڕۆ نەدرێن. پاراستن و زیادکردنی بەرهەمی کشتوکاڵکردن ئامڕازێکە بۆ خزمەتی مرۆڤ و سەرجەم بوونەوەران بۆ ئەوەی هێزی کۆمەلگا زیاد بکرێت و ژیان بەردەوام بێت و پێویستە بەرهەمی کشتوکاڵیش زیاد بکرێت. پاراستنی ئاژەڵ و باڵندە سەرجەم بوونەوەران هۆکارن بۆ هاوسەنگی ژینگەیی و پێویستە پارێزگاری تەواویان لێ بکرێت. گرنگیدان بە پرۆسەی ریسایکلین و واتە دووبارە بەکارهێنانەوە، ئەوەش بە مەبەستی پاراستنی سەرچاو سروشتەکان و کەمکردنەوەی فشار لەسەریان. بەڵبەرەزان بۆ قسەکردن و گفتوگۆ لەبارەی ڕۆژی جیهانی ژینگە و گرنگیدان بە ژینگە لە هەرێمی کوردستان بەڕێز سەروەرقەرەداغی سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان میوانە، هەروەها لە ستۆدیۆی هەولێریشەوە بەڕێز خالی چۆمانی وتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستانمان لەگەڵدا. سەرەتا سڵاو بۆ هەردووکتان، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک سەروەرقەرەداغی بەخێر بێت و سڵاو لێبێت. ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم بۆ ئەوی بینێرانی زانیاریان هەبێت لەسەر ڕۆژی جیهانی ژینگە، سەرەتا بپرسم بۆ ڕۆژێک بۆ ژینگە لە جیهانە دەستنیشان بکات. زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەتان. دیارە بەهۆی هەبوونی و قەیرانی ژینگەیانی کە لە جیهاندا هەیە، کۆمەڵی نەتەوەیە گردوەکان لە 12 ساڵی 1968 پێشنیاری ئەوەی کرد کە ڕۆژێک تایبەت بە جیهانی ژینگە هەبێت، یاخود کۆنگرێک لەو بارەیەوە بەسرێ بۆیە لە 5 تا 16 6 1972 لە شاری ستۆکۆڵمی پایتەختی سوید لەوێ کۆنگرێک بەسرا و بڕیار درا کە 5 حوسەیران تایبەت بکرێ بە ڕۆژی جیهانی ژینگە و لەم ساڵشدا لە هەموو ساڵێکی 5 حوزەیرانیشدا کۆنگرەی ژینگەی دەبەسرێ کە سەرۆکی وڵاتەکان یاخود سەرۆکی حکوومەتەکان تێدا بەشدار دەبن و گفتوگۆ لەسەر سەرجەمە و کێشە ژینگیان دەکرێت بەگشتی لە جیهاندا. بەپی ستانداردی جیهانی ڕێژەی سەوزایی نابێت لە سا 14 یا سا 15 ڕێژەیەکی لە جۆرەیە کەمتر بێت. بەپی ئەو زانیاریانی لای ئێوە هەیە ڕێژی سەوزایی لە شارەکان چۆنە؟ بەڵێ دیارە بەڵێ بەدڵنیاییەوە وەک ئاماژەت پێدا کە بێ ڕوبەری سەوزایی لە کوردستان لە 15 کەمتر نەبێت، بەڵام بە پێ ستانداردی جیهانی، بەڵام لە کوردستاندا بە پێی و ئامارانی کە لە بەردەستی ئێمە هەیە بە ڕێژەیەکی گشتی ئێمە ناتوانین بڵێن هەموو هەرێمی کوردستان، بەڵام بەشێک لەو ناوچانەی کە لە بەردەستماندایە ئەتوانین بڵێن لە 2% لە هەندێک شوێن لە 3% تێناپەڕێک کە ئەمە توانین بڵێن ڕوبەرێکی زۆر کەمە وەرچەندە هەوڵ هەیە بۆ زیادکردنی ئەم ڕوبەرە لە کوردستاندا، بەڵام دەتوانین بڵێنەوە هەوڵانە بەبێ پێویست نییە و نەتوانراوە هەوڵی جدی بدرێت بۆ ئەوەی کە ڕوبەری سەوزایی لە ناوەندی شارەکان یاخود لە ناوچە شاخاوەکاندا زیاد بکرێت. بەڵێ دواترە گەڕێم وڵات دەچمە لای کاک خالی چۆمانی وتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان. سەرەتا سڵاو لێبێ و بەیانیت باش کاک خالی دەگە بپرسم ئایا دەستەی ژینگەی هەرێم ڕۆژی ژینگەی جیهانی دەکاتە خاڵێک بۆ ئەوەی زیاتر کار بۆ باشکردنی ژینگەی کوردستان بکات؟ سڵاو لە تۆ لە بینێران و ئەم کاتی تۆ بینێرانیش باش و سڵاو مێ بۆ میوانە بەڕێزەکەتان. لە ڕاستیە ئێمە و دەستەی پاراستن چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان ئێمە جگەلەوەی کە تەنها گرنگی بەم یادە نادەین، ئێمە کە ڕۆژی شمانی ڕۆژ ژینگەی کوردستان کە 16 چارە ئێمە جگە لە مناسەبانە ئێمە بەردەوامی هەوڵماندا و ئیش لەسەر پرسی ژینگە بکەین بتوانی بە شێوەیەکی ستاندارد بە شێوەیەکی سیستەماتیک گرنگی بە پرسی ژینگە بدەین. بۆیە ئێمە هەوڵماندەوە هەر 366 ڕۆژەکە یاخود بە بەردەوامی ڕۆژەکانی ساڵ ئیش لەسەر
پرسی ژینگە بکەین بۆی بتوانین هەموو هاوڵاتیان وشار بکەینەوە هەرمیش ڕێگری بکەینە سەر ئەو سەرچاوانەی کە ئەبنەوەی پیسبوونی ژینگە ئێمە ئەو ڕۆژێ 5 کە ڕۆژی ژینگەی جیهانیە نەتوێگرتوەکان هەم دانانی ئەم ڕۆژە لەلایەن توێکردوەکانە ئەمە خۆی لە خۆیدا دەخستنی ئەو حقەتەیە کە ژینگەی جیهان ڕووی لە مەترسی کردووە بەهۆی ئەوەی کە هاوڵاتیان ئاستی وشیاری ژینگەیان کەممە وەروەها زۆری لە هاوڵاتیان گرنگی بە بابەتە ژینگەیەکان نادەن و بەردەوام تەنهابی لە بەرژەوەندە مادیەکان ئەکەنەوە گرنگی بە ژیانی خەڵک نادەن چکە هەمومان نەزانین ژیانی خەڵک پەیوەندی بە پەیوەندی ڕاستەخۆی بەو ژینگەی کە تێدا ئەژی چکە هەمومان ئەزانین کە ژینگە بریتە لە ئاو هەوا و خاک و زیندەوەرەکان کاتێک لەو پێکاتانە تووشی مەترسی و قەیران ئەبێتەوە ژیانی ئێمەی مرۆڤ تووشی مەترسی و قەیران ئەبێتەوە. بەڵێ کا خالی دەگە بپرسم ئەو دروشمەی ئەم ساڵنەتەوە یەکگرتوەکان بەرزی کردوتەوە دەنگت بەرز کردەوە نەک ئاستی ئاوی دەریاکان بەڕای بەڕێزێت بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریاکان هەڕەشەیە لەسەر ژینگەی گیان و بە مەترسی دانرێ بۆ سەر مرۆڤایەتی لەسەر گۆی زەوی لە ڕاستیە ئەمە ئەو حقتان بۆ دەرخاکە پێکاتەکان بە هەموو بەشەکانیانەوە ڕوو لە مەترسینە بەهۆی گۆڕانکاری لەسەر زەویە بەهۆی گۆڕانکاری کەشوهاوە کە ئەمەش لە ئەنجامی مامەڵەیەکی ناتەندروستی هاوڵاتیان بوو بەوەی کە هەموو پێکاتەکان مەترسینە سەر ژیانی ئێمەی مرۆڤ چ ئاو چ خاک چ هەوا چکە هەمومان نەزانین بەهۆی ئەو پاشماوە زۆرەی کە لەسەر زەوی هەیە زەوی پیس کردووە بەهۆی ئەو مامەڵ ناتەندروستی کە لەلایەن هاوڵاتیان ڕۆژانە لەگەڵ ئاو دەکرێت چ لە زیاد سەرفکردنی و هەروە چ لە پیسکردنی و ڕژانی پاشماوەی ماڵان و کارگە و پاڵاوەکان لە ناو دەریا و زەریاکان هەروەها بڵاوبوونەوەی ئەو هەموو کارگە و پاڵاوگانە و چ پاشماوە گازیەکان پاشماوە شلەکان وای کردووە ژینگە بە شێوەیەکی گشتی پیسبی ئەو کارگە و مەعمەلانە مامەڵی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی وای کردووە لێرە و لە دنیا کە ژینگە تووشی مەترسی بیتەوە مەبەست لەوە کە دەنگت بەرز کردەوە ئاستی ئاو بەرز نەبێتەوە ئەمە ئەومان بۆ دەرخا کە بخۆی ئەو گۆڕانکاری کە لە دنیای ڕوویداوە کاتێک کە ڕێژەی ئاوی دەریا و زەریاکان بەرزە بێتەوە مەترسی بۆ سەرژیانی مرۆڤ دروستەکە بەهۆی ئەوەی کە لافاوە لەستەیە کە کاولکاری ئەکا ئەمەش پێڵەن دیاردەی سروشتی لەلایە تریشەوە ئەومان بۆ دەرخا کە پیسبوونی ژاوەژاو و پیسبوونی بەهۆی دەنگە بەرزەکانەوە چ دەنجی مرۆڤ یاخود ئەو ئامێرانەی کە دەنجی بەرزیان هەیە کە ئەمەژێکە لە پیسبوونی بیستنی پێ ئەوترێت کە ئەمەش سەرچاوەیەکە بۆ پیسبوونی بیستن بەهۆی ئەو ژاوەژاو دەنگە بەرزانەی ئەوەیە واتە ئێمە ئەم ڕۆژەواتە ئەم دروشمە ئەومان بۆ دەرخا یاخود پێمان ئەڵێکە ئەمە ترسیانە سەر ژینگە هەیە هەر ساڵێ دروشمێک بەرز ئەکاتەوە لە ساڵی ڕابردوو دروشمی ئەوی بەرز کردبووە کە مرۆڤ کەم سەرفکاوە دەست بگرێت بەو ئامێرانەی کە لە من دەستیە چ لە کەلوپەلی خواردن و کەلوپەلەکان بکە واتە ئەومان بۆ دەرخاکە ئێمە ئەبێ بە پێی پێویست ئامێرەکان یاخود ئەو مەخلوقی کە خوای گەورە بوو ئێمە خەڵق کردووە بەکاری بێنین وەروە ئەمە لە چەند ڕوانگەیەکەوە ئیستیفادە ئەبێ لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی پاشماوەکانەوە چکە ئەمە ئەبێت هۆی بزۆری پاشماوەکان وەکو باسم کرد لە ساڵی ڕابردوو ئەم دووشی بەرز کردەوە کە ئەمەش کارەساتی لەسەر ژینگەی دروست کردووە ئەم ساڵش کە باز لە ئەوە دەرخستی ئەو ڕاستەیە کە مەترسی هەیە لەسەر بەرزبوونی ئاستی ئاوی دەریا و زەریاکان بۆ تێکچوونی کەشی ڕەوشی ژینگەی هەرێم و ناوچەکە و جیهان بەگشتی بۆی ئەبێ هەمومان بیلێ بکەینەوە کە بەردەوام دراسی پێکاتەکانی ژینگە بکەین دراسی ئەو سەرچاوانە بکەین کە ئەبنەوەی پیسبوونی ژینگە و تێکدانی ژینگە. بەڵێکە خالید دەست خۆش دواترە گڕێ وڵات کاک سەروەر لە بینی هەمانگی نێوان ڕێکخراوەکانی ژینگە وە حکوومەت تا چۆند توانیوانە هاوکاری یەکتر بن و هەماهنگگی لە نێوان هەم ڕێکخراوە ژینگەیەکان و هەم حکوومەتدا هەبێت و تا چۆن توانیوانە ئەم ڕێکخراوانە فشار بکەنە سەر حکوومەت بۆ ئەوەی گرنگی بە بواری ژینگە بدات. دیارەمە لە ناوچە بۆ ناوچەی کە یاخود لە ڕێکخراوێک بۆ ڕێکخراوێکی تری ژینگەی دەکرێمە بگۆڕدرێ بەڵام بەکوی گشتی دەتوانین بڵێن پەیوەندیکی باش لە نێوەندی ڕێکخراوە ژینگەکان و لەگەڵ دەستی پاراستن چاکردنی ژینگەی هەرێم و یاخود لەگەڵ ئەو فەرمانگە ژینگانی کە لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا هەیە پەیوەندیکی باش هەیەەوە بەتایبەتیش توانین بڵێن ینی بەتایبەت لەم 1-2 ساڵی ڕابردووە ڕێکخراوە ژینگەکان کەم تا زۆر توانیوانە هەوڵ بدەن بۆ ئەوەی کە جۆرێک لە فشار دروست بکەن یاخود لایانی کەم بتوانن هەوڵ بدەن بۆ دەستنیشانکردنی و کێشە و گرفتە ژینگەیانەوە هەوڵ بدەن جۆرێک لە فشار لەسەر لایانی پەیوەندیدار و بەتایبەت لایەنە ژینگەیەکان بکەن بۆ ئەوەی هەوڵ بدەن بۆ چارەسەرکردنی یاخود کەمکردنەوەی و کێشە ژینگانی کە لە ناوچەکاندا هەیە لە کوردستاندا.
تا چەند توانیویان ئەو ڕێکخراوانی کە لە بواری ژەنگەیە کارەکەن هۆشیاری ژینگەی لە ناو خەڵکدا بڵاوکەن. بەڵێ وەک ئاماژەم پێدا زۆر جارێنی دەگەڕێتەوە بۆ سەر توانایی ئەو ڕێکخراوانە یاخود تا چەند ئەو ڕێکخراوانە با بڵێن خەڵکی پسپۆڕیان تایە دەتوانن ئەو سود لە توانە و ئەزمموی ئەو خەڵکانە وەربگرن بۆ ئەوەی داڵینا ئەو خەڵکانە بن بەڵام ئێمە بەتایبەت و ڕێکخراوی سروشتی کوردستان دەتوانین بڵین ئێمە مانگانە خولی بەردەوامی ژینگەیمان هەبووە و سیمیناری ژینگەیمان هەبوو لە پێناو بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ژینگەی هاوڵاتیاندا و خۆشبەختانش بەتایبەت لەو ناوچەی کە ئێمە ڕێکخراوی سروشتی کوردستان کە دیاریمان کرد و کاری تیادا دەکەین بە خۆشحاڵیوە دەتوانین بڵین کەم تا زۆر توانیمانە ڕۆڵ و کاریگەریمان هەبێت لەسەر هاوڵاتیان و دانیشتوانی ئەو ناوچانە. بەڵێ زۆر باشە کاک خالید ئەگەر بڕێمەوە لای جەنابتان لەسەر پەیوەندی ئێوە و پەیوەندی نێوان دەستەی ژینگە و وەزارەت و دەستگاکانی تری هەرێم ئەگەر بپرسم ئەم پەیوەندیە چۆنەوە بۆ ئەوەی هەر پرۆژە و کارێک جێبەجێ ئەەکەن ڕاوێژ بە دەستەکەتان بکەن و ژینگەی کوردستان لە ژێر ئەم کاریگەریە لە بەرچاو بگیرێت. بەڵێ بەداخەوە تا ئێستا دامەدەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پەیوەندیەک ڕاستەخۆ لە جێبەجێکردنی پرۆژەکانیان پەیوەندیەکییان لەگە بێدەستی پاراستنی چاکردنی ژینگەوەنی واتە ئەوان تا ئێستا نەگەیشتنتە ئەو ئاستەی کە بوو ئەبێ لە جێبەجێکردنی پرۆژەکانە پەیوەندیان بە دەستی پاراستنی چاکردنی ژینگە بێ مافەقەی دەستی پاراستنی چاکردنی ژینگە وەربگرین چونکە هەممان ئەزانین هەم پرۆژێکی وەرهێنان زۆر تاکەم کاریگەری سلبی ئەبێ لەسەر پێکاتەکانی ژینگە بەڵام کاتێکە ئەوان ڕاستەخۆ پەیوەندی بە دەستی پاراستنی چاکردنی ژینگە بکەن و بە هەماهەنگی دەستی پاراستنی چاکردنی ژینگە بتوان پرۆژەکانی خۆیان جێبەجێ بکەن ئەتوانرێت کەمتر تەئسیل لەسەر ژینگە بکرێ و ئەتوانێت ڕێگری بکرێت لەسەر هەموو ئەو پرۆژە و بەرهێنانەی کە لە هەرێمی کوردستانە ئەکرێ بۆی کە کەمتر ژینگەی هەرێمی کوردستان تووشی پیسبوون و قەیران و لە ناوچن بکەنەوە بۆیە بەداخەوە تا ئێستا ئاسی وشیاری نەک تاچی هاوڵاتی کە بەرپرسیارەتی نیە لە وڵاتەکەمان بگرە زۆر لەو هاوڵاتیانەی کە بەرپرسیارەتیان هەیە لە حیزب الحکومەتە نازانین ژینگە چیە و نازانین پێکاتەکانی ژینگە چیە پەیوەندی ئێمە مرۆڤ و ژینگە چیە و ئەساسیات و گرنگی ژینگە بۆ ئێمە چیە کاتێک کە ژینگە پیس ئەبێ کارەساتێک دروستەکە کاتێک ژینگە بەرەو باشتر ئەڕوا ژیانی ئێمە بەرەوچی ئەڕوا واتە تا ئێستا نەگەیشتە ئەو ئاستەی واتە وشیاری ژینگەی لای تاچی هاوڵاتی ئێمە زۆر زعیفە هەچەندە ئێمە وەکو دەستی پاراستنی چاکردنی ژینگە هەوڵمانداوە و بەردەوام خول وەرکشۆپ ئەکەینەوە سیمینار ئەکەینەوە بۆچی ئاستی وەشیاری ژینگەی خەڵک لاوازە لە کاتێکە ئێوە دەستەیەکن تایبەت بە ژینگە و تا چەندیەوە ڕۆڵتان نەبووە یا توانیوتانە یا ویستوتانە ئاستی وەشیاری ژینگەی بەرزکەنەوە یا کار بۆ ئەوە بکەن. بڵێ ئێمە بە بەردەوامی لە کاتی دروستبوونی وەزارەتی ژینگە دوایش لە کابینە 6 و 7 کە بوو بە دەستی پاراستنی چاکردنی ژینگە ئێمە لەسەر چەند جگەلەوەی کە لەسەر چەند دەواازەیە گشتمان کردو ئێمە هەڵمانداوە لە ڕووی وشاریەوە زۆرترین خەڵکی خۆمان هاوڵاتیان وشار بکەینەوە بە بەردەوامی سیمینارمان کردەوە خولمان کردەوە و سیمینارمان کردەوە بەڵام ئەمە تا ئێستا نگەیشتە ئەست پێویست لە ئاسی تەمەهۆی ئێمە نییە ئەمە کەم تەرخەمی هاوڵاتیان ئەگەینێ ئێمە کەم تەرخەم نەبوونێ لە ڕاستیە ئێمە وەکو دەستی پاراستنی چاکردنی ژینگە بەو دامێکەکەمەی بۆ باڵپشتەکەمەی کە لەلایەن هەر سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە بۆمان کراوە ئێمە توانیتمان تا ڕادێک ئیش بکەین پێی ئەو دەسەڵاتەکەمەی کە هەمانە بەڵام ئەبێ هەموو تاچی هاوڵاتی ئەو بزانێ کە ژینگە سبەبتێکی بۆ ژیانەوە هەیە خۆی لە ڕاستیە زۆری لە موسسەکانی حکومیە خۆیان بەڕاستی سەرچاوی پیسبوونی ژینگەن یعنی ئەمە کارەساتە بەڕاستی هەندێک کەسمان هەیە لە دامەدەرجەکانی حکوومەتە بەرپرسیارەتی پێدراوە لە جێبەجێکردنی پرۆژەکانە لە پێناوی بەدەستێنانی چەند برێک مادی کاری وا ئەکاکە ژینگەی وڵاتەکەمان تووشی متەسی ئەکات و ئێمە ڕێگریمان کردووە ئێمە فەرمانگەیەکمان هەیە لە دەستەی پاراستنی چاکردنی ژینگە فەرمانگەی تەکنیکە کە ئێمە ریژنەمانەیە سەرپەرشتی هەموو پرۆژەکانی بەرهێنانەکە سەرپەرشتی پاڵاوەکانەکە بەڵام لە ئەنجامی ئەوەی کە ئەم لیژانە سەردان ئەەکەن سەردانی مەدانی ڕۆژانە ئەەکەن بۆمان دەرەکەوێت کە هاوڵاتی چەندە خەمی ژینگەیتی و چەندە پرۆژە بەڵام ئەمە ڕاستیەکەیە کە هاوڵاتیان لە ڕاستیە خەمی ژینگەیانی خەمی ژیانی خۆیانە لە پێناوی بەدەستێنانی چەند مادەیەک ژینگەی وڵاتەکەمان تووشی متەسی ئەکاتەوە ئەکرێ لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە ڕاستەوخۆ سەرپەرشتیاری پرسی ژینگە بکرێ واتە لە سیاسەتی بەڕێوە بردنە لە ئەولەوێتی کارەکانیان بێت چونکە هەمومان ئەزانین لە وڵاتانە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا سەرۆکی حکوومەتی هەر وڵاتێک لە سیاسەتی بەڕێوە بردنە
پرسی ژینگە لە ئەولەتی کارەکانە خۆی ڕاستەخۆ سەرپەرشتی ئەو دەستگایەکە لەسەر پرسی ژینگە ئیشەکە ئەمجا بەناوی وەزارەت بێ بەناوی دەستێک بە هەر بەناوێک بێ ئەم دەستگایەکە پرسی ژینگە ڕاستەخۆ سەرۆکاتی ئەنجومەنی وزیانەوە. بەڵێ کا خالی ئەگە بپرسم لەسەر ڕێژەی سەوزایی زۆر جارباز لەوە کرێ ئەم ڕێژەیە ڕقەمەکانی نازانم ڕاستن یان نا نزیک بۆتەوە لە ڕێژەی ئەستانداردی جیهانی کە لە 115ەیە منەمەوێت بە دیاریکراوی ئەم ڕقەمە بزانم وە ڕێژەی سەوزایی شارەکانی هەرێم بە تایبەتی هەر سێ شارە گەورەکە هەرێم ئەگەر پێمان بڵێ ڕێژەی سەوزایی چەندە؟ نەخێر ڕێژەی سەوزای لە هەرێم کوردستانە نزیک نەبێتەوە لە ئەستاندار ئێمە وەکو دەستەی پاراستنی چاکردنی ژینگە هەرچەندە ئەو ڕقەمە بڕێوەبەراتی ئەندازەی پارکان چکەوە ئیشی وەزیفی ئێوانە ئەوان دیاری ئەەکەن کە ئەو ڕقەمان بە ئێمە داوا بوون من لە هەولێر کە ڕێژەی سەوزای لە 7 یان زیاترە لە سلێمانی 10 ئەگات 10 لە دهۆک لە 7 پڕناکە لە کەرکووکە لە 4 تێپەڕناکە من وەک خۆم ناگاتە ئەم ڕێژەیە چکە ئەکرێ لە ڕێژی دیاریکردنی ڕێژەی سەوزایی تۆ ئەبێ ڕوبەری ئەم پارێزگایە و ڕێژەی دانیشتوان و سنوور دانیشتوان دیاری بکەی اینجا ڕوبەری سەوزایی بپێ و مقارن بکەیت لەگەڵ ڕوبەری زەوی و شوێنی دانیشتانە ئەمە ڕاستیە ئەتوانم بڵێم ئەمە ڕقمێکی عەشوایی بە ئێمە دراوە و ئەمە جێی باوەڕ نییە و ئێمە باوەڕم بۆ ڕقەمە نییە و من خۆم وەکو وتێبێژ لە سێپارێزگای چاکردنی ژینگە ئەمن باوەڕم بۆ ڕقەمانەیە کە لەلایەن بەڕێوەبەراتی ئەندازەی پارەکانەوە بە ئێمە دراوە و زۆر کەمتر لەو ڕێژەیە کە بە ئێمە دراوە. بەڵێ لەم ڕۆژەدا لە ڕۆژی جیهانی ژینگەدا ساڵی پار کۆنفرانسێکرا لەبارەی ژینگەی کوردستانەوە ڕاستپاردەکانی کۆنفرانس چی بەسەر هاتووە ئیشی لەسەر کرا؟ بەداخەوە ئێمە لە ساڵی ڕابردوو بە بۆنەی ڕۆژ ژینگەی جیهانیەوە کۆنفرانسێکمان بەستا لەلایەن سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چاودێری ئەکرا وەتا بەژێر چاودێری ئەو کۆنفرانسەمان ئەنجامدا کۆمەڵێک ڕاستپاردەمان لەسەر تەوەرەی ئاو لەسەر تەوەرەی خاک لەسەر تەوەرەی زیندەوەرەکان لەسەر تەوەرەی هەوا بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەرز کردەوە بەڵام تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە. ئێمە جگە لەو کۆنفرانسێکمان لە دەڤەری لاپەڕین کرد دوای ئەوە لەوێش کۆمەڵێک ڕاستپاردەماندا بەڵام تا ئێستا ئیشیان لەسەر نەکراوە. بەداخەوە باسم کرد کە هەرچە سەرۆکاتەکەی هەرێمی کوردستان وەکو پێویست ئیش لەسەر پرسی ژینگە ناکەن چونکە هەمووان ئەزانین بەڕاستی پشتگوێخستنی ژینگە پشتگوێخستنی ژیانی مرۆڤ پشتگوێخستنی ژیانی مرۆڤ ئەمە ئەو بۆ دەرخە کە ژیانی مرۆڤ لە وڵاتی ئێمە لە ڕاستیە گرنگی پێ نادرێ چونکە هەمووان ئەزانین پەیوەندی ئێمە مرۆڤ بە ژینگەوە چییە. تەنها لە وڵاتی ئێمە گرنگی بە پرسە ساسیەکان ئەدرێ بە پرسە ئابوووریەکان ئەدرێ بەڵام بەداخەوە پرسە ژینگەیەکان فرامۆش کراوە ئەمەش مەترسی لەسەر ژیانی ئێمە مرۆڤ دروست کردووە. ئێمە ئەم ساڵیش لە هەولێر و لە فەرمانگەکانمان لە دهۆک و لە سلێمانی و لە ڕاپەڕین و لە گەرمیان کۆمەڵێک ساڵاتی ئەەکەین لە ڕۆژی ژینگەی جیهانیە بۆ منە ئەمڕۆ لە هەولێر وەرکشۆپێکی گرفتە ژینگەیەکانمان هەیە لە سەعاتەوە بۆ سەعات دوو چەند ئەم سەعاتانە کە چەند تەوەرێک لە خۆ ئەگری بۆ دەستنیشانکردنی گرفتە ژینگەیەکان و هەروە لە سلێمانی سیمینارمان هەیە و هەروە لە ڕاپەڕین و لە گەرمیانش لە دهۆشمان هەمانە کۆمەڵێک ساڵاتی خۆی لە سیمینار و ڕێنمایی و خول و وەرکشۆپ سیمینار ئەگرێتەوە کە ئەمە بۆ شەکردنەوەی خەڵکە. بەڵێ دواتر ئەگەڕێم وڵات کاک سەروەر لە سەر هێنانی یاریخ و کارەکانی پیسبوونی ژینگە زۆرن من ئەمەوێت لەسەر هاوردەکردنی ئۆتۆمبیل بپرسم هێنانی ئەم هەموو ئۆتۆمبیلە بۆ هەرێمی کوردستان تا چەند بۆ هۆکاری ژاو و پیسبوونی ژینگە هەرێمی کوردستان؟ دیارە پرسیارە زۆر لە جێ خۆیەتی بەڵام مە زیاتر دیانی پێویستە کەسێکە پسپۆرەتی لە بواری ژینگە هەبێت لە بواری هەوا بەتایبەت بەڵام ئێمە باتەوە بەڵام ئەوەی کە ئێمە بە پشتبەستن بە و توێژینوانی کە لە کوردستانە کراوە لە بە پشتبەستن بۆ ناوەندە زانستیانە لەلایەن ئەو پسپۆرانەوە کە کراوە ئێمە توانین بڵین ژمارەی ئۆتۆمبیل لە کوردستاندا ژمارەیەکی زۆر لە چاو دانیشتوانەی کە هەیە یعنی زۆر جار هەیە لە ناو خێزانێکی 5 کەسیە 3 ئۆتۆمبیل بەکارەهێنرێت لە کاتێک ئەم ئۆتۆمبیلان هیچ فلتەرێکی ژینگەیی نییە و ئەم ئۆتۆمبیلانە کاتێکە دەهێنرێنە کوردستانەوە
بەقەدەر ژمارەی ئۆتۆمبیلان لە کوردستاندا نەمامیان بۆ ناچێنرێ یاخود بەقەدەر هێنانی ئەم ئۆتۆمبیلانە هەوڵ بۆ پاکڕاگرتن و پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان نادرێ بۆیە دەتوانین بڵێن بەهۆی هێنانی زۆری ئۆتۆمبیلەوە و بەهۆی هۆڕنیانەوە بەهۆی دووکەڵیانەوە و بەهۆی نەبوونی فلتەری ژینگەیەوە دەتوانین بڵێن ئۆتۆمبیلەکان لە کوردستاندا بوون بە هۆکار بۆ پیسبوونی یاخود بۆ پیسبوونی با بڵێن دروستکردنی ژاوەژاو و پیسبوونی ڕەگەزی هەوا لە کوردستاندا. بڵێ وەرگەڕانی ئەم تەنکەرانی سوتەمەنی لە ماوەی ئەم ساڵ لە ماوەی ڕابردوودا کە چەند تەنکەرێک وەرگەڕا و سووتان ئەمانە تا چەند کاریگەری لەسەر ژینگە دروستەکەن بە دڵنیاوی دەتوانین بڵێن کاریگەریەکی زۆر لەسەر دروست دەکات ئاماژەش پێدەدەم بۆ ینی پێش هەموو شتێکە ئاماژە دەم بە ئامارەکانی ڕابردووتر پێم خۆش ئاماژە بدەم بەو ینی تەنکەرەی کە دوێنێ لە ڕێگەی دوکانڕانیە وەرگەڕاکە بەداخەوە یانی دەتوانین بڵێن لەگەڵ وەرگەڕانی هەر تەنکەرێک ینی بۆ خۆی کارەساتێکی ژینگەی تۆمار ئەکرێت کە بەشێک لەو تەنکەرانە کاتێک کە وەردەگەڕێن نەک بەس بە تەنها خاک نەک تەنها ڕەگەزی ئاو بەڵکوم ڕەگەزی ینی ئاو هاو خاک و ئەو هاو خاکەر سێ ڕەگەزەکە پێکەوە پیس دەکەن بەڵکوم ئەو تەنکەرانە بۆ خۆی ئەو هاو کاتێکە پیس ئەەکەن ئەو تەنکەرە گردەگرێەوە نەوتەکەی دەڕژێتە ناو ئاوی ژێرزەوی یاخود داغڵی ئاوی ئەو دەریاچان دەبێت کە گەر نزیکی ئەو دەریاچانە بێ و بەتایبەت من ئەگەر ئاماری قەزای دەربەندیخان بە نمونە وەربگرین تەنها لە ساڵی 2013دا 23 تەنکەر لە سنووری قەزای دەربەندیخاندا وەرگەڕاوە لە کاتێکدا 1 لیتر نەوت 100,000 لیتر ئاو پیس ئەکات کە تەنکەرێک نزیکەی 36,000 یاخود 40,000 لیتر نەوت هەڵدەگرێت دەبێت ئەمە چ کارەساتێکی ژینگەی لێ بکەوێتەوە لە کاتێکدا ئێمە کە با بڵێن لە دەربەندیخان ئاوی سەرزەویان ینی پیسە بەکاری خواردنەوە نایەت لە هەمان کاتا مەترسی لەسەر پیسبوونی ئاوی ژێرزەویش هەیە کە ئێمە دەتوانین وەکو ڕێکخراوە ژینگەکان ئەوە بڵین کە ئەمانە بەشێکن لە کارەساتی ژینگەی لە وڵاتەدا کە ڕوو دەدەن بەداخەوە تا ئێسش ئێمە بیانی لە ماوەی ڕابردووش توانی ومانێمە گرتبوونەوەی جەماوەری ڕێک بخێنوە داوا لە هەرسێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی ڕێگە چارێک بۆمانە بدۆزرێتەوە و لەگەڵ ئەمانشدا کاتێک ئەم تەنکەرانە وەردەگەڕن یاخود ئەم کێشە ژینگە گەورانە دروست دەکەن هیچ قەرەبوویەکیش بۆ ئەو زیانانە ناکرێتەوە کە لەو ناوچەیەدا ڕوو ئەدات. بەڵێ ئەگەر بینە سەر دامەزراندنی کارگەکان لە هەرێمی کوردستانە دانانی کارگەی گەورە لە هەرێمی کوردستان جێگەی خۆشحاڵی خەڵکی کوردستانە بەڵام لە دانانی کارگەکاندا تا چەند ڕەچاوی ژینگە ئەکرێت بە دڵنیاییەوە ئەوە یعنی ئەگەر تۆ سیر بکەیت زۆر جار هەیە دەبێت ئەو کارگانە مۆڵەتی ژینگەییان هەبێت یاخود مۆڵەت لە فەرمانگەی ژینگەکان یاخود دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان وەربگرن بەڵام یعنی من ئەوەندەی کە بەدوورچوونیشم بۆ کردبێت زۆر جار هەیە و کارگانە مۆڵەتی ژینگەییان نییە لەژێر دەسەڵاتی کەسێک یاخود بەرپرسێک زۆر جار هەیە مۆڵەتیان پێدەدرێت و دانانیشیان یاخود مۆڵەت پێدانیشیان دەبێت بۆ هۆکار بۆ پیسکردن و تێکدانی ژینگە لەو ناوچانەدا و ژمارەی زۆری ئەو کارگانەش یعنی من بەس بە تەنها بە نمونە یعنی بازیان بێنینەوە ئەتوانین بڵین دەبێت حکومەت کار بکات بۆ ئەوەی کە تەواو بازیانی کردو بە ناوچەیەکی پیشەسازی ئێستا کار لەسەرەوە بکات کە یعنی هەوڵێک بۆ دۆزینەوەی شوێنی نیشتەجێبوون بۆ خەڵکی ئەو ناوچەیە بدۆزێتەوە چونکە ئەتوانین بڵین کاتێکە بەوە تێدەپەڕیت ینی ژیان بۆ خۆی لەوانەدا ئەستەم دەبێت. بەڵێ کاک خالید ئەگەر گوێت لێبوو بێت لەگەڵ کاک سەرۆر باسمان لە دامەزراندنی کارگەکان و دووربوونی لە شوێنی نیشتەجێبوون کرد و ئەگەر بپرسم بە پێی ستانداردی جیهانی دەکرێت کارگەکان چەند لە ناوەندی شوێنی نیشتەجێبوونەوە دوور بن و لە دامەزراندنی کارگەکانی ناو هەرێمی کوردستاندا ڕەچاوی ئەوە کراوە؟ لە ڕاستیە کارەکان بە هەموو جۆرەکانیەوە چکە ئێمە کارگەمان هەیە کاریگەری زۆری ئەو کارگەزە بەلاعنی کاریگەری زۆری لەسەر پیس بوونی هەیە مامناوەندە هەیە کەمترە ئەمانە جیاوازن ئەوانەی کە زۆرتر ژینگەی وڵاتەکەمان تووشی مەترسی ئەەکەنەوە ئەبێ بە هەزاران مەتر لە شوێن دانیشتنەوە یاخود شوێنی تایبەت دابدرێت بۆ ئەوانەی کە دوور بن لە شوێنی شتەجێبوونەوە بۆی مەترسیانەی کە دروستە بەهۆی ئەم کارگەوە لەسەر ژینگە ڕوبەرووی هەڵاتیان نەبێتەوە هەرچەندە کارگەکان دانانی کارەکان لە وڵاتی ئێمە کەم نەبێ ئەگەنە زۆربەی هەرە زۆریان موافقەی ژینگەیانە و موافقیان هەبێ و نەبێت کارگەکان ئیشیان کردو و ئیشی ئەەکەن زۆری لە پاڵاوەکانی نەفرێت تا ئێستا موافقەی ژینگەیان نییە کە ئەمانە کارەساتی گەوریان لە وڵاتەکەمان دروست کردووە و تەنانەت زۆر لە کارگەکانی کارگە و پاڵاوەکانی نەفرێت ئامادەی ئەویان نییە و ڕێگە بەوە نادەن کە ژنەی ئێمە لە دەستەی پاراستن چاکردنی ژینگەی هەرێمی کوردستانە سەردانیان بکات بۆی
لەوە بکۆنەوە ئایا تا چەند ڕێنمایەکان دەستی پاراستنی چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان جێبەجێ کردویان نا بەداخەوە ئەمانە کارەسەتیان دروست کردووە یەکێ لە گرتر هەر ئەساسەکان لە هەرێمی کوردستانە ئەو پاڵاو گەنەفتی و ئەو کارگان زەبەلەعانەیە کە ژینگەی وڵاتەکەمان تووشی قەیران کردووە و تووشی مەترسی کردوێتەوە ڕاستە هەندێک کارگە هەیە مافەقە ئێمەیان هەیە کە ئەمانە کەمتر جینگە پیسەکەن و ڕێنمای ئێمەیان جێبەجێ کردووە بەڵام زۆرێکن لەوانەی کە تەنانەت مافەقەی ئێمەیان نییە و مڵەتی ئێمەیان بەدەست نێناوە و ئیشەکەن و ئیشیان کردووە بۆیە ئێمە هیوادارین کە ئەمانە بخرێنە ژێر بەرپرسایەتی و ئیجراعاتیان لەگەڵ بکرێت بەداخەوە تا ئێستا وەکو دەستەی پاراستنی چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستانەوە هێزی جوڵەپێکردنمان نییە بۆ ڕوبەڕووی هەموو ئەو کەسانە بینەوە کە بەڕاستی کارەسەتیان لەسەر ئەو ژینگە دروست کردووە و ژینگەی وڵاتەکان ئێمەیان پیس کردووە و ژینگەیان تووشی مەترسی کردوێتەوە ئێمە لە ساڵی ڕابردووە چەندین دانیشتنمان کرد لەگەڵ وەزیری بەڵێ بەردەوام بەفەرموو ئێمە لە ساڵی ڕابردووە چەندین جار دانیشتنمان کرد لەگەڵ وەزیری ناوخۆ بۆەوەی بتواندرێ چکە ئێمە دوو هێزمان هەیە کە ئیش لەسەر پاراستنی ژینگە ئەکا فەرماندەی پێشمەرگە بۆ پاراستنی ژینگە کەسەر بە وزارەت پێشمەرگەیە و پۆلیسی دارستان کەسەر بە وزارەتی ناوخۆیە ئێمە هەوڵماندا ئەو دوو هێزە یەک بخرێ لە ژێر چەتری یەک وەزارەت بێت جا وەزارەتی ناوخۆ بە یان پێشمەرگە بێ بەڵام جوڵەپێکردن و ئیشپێکردنیان لە ژێر چەتری دەستەی پاراستنی چاکردنی ژینگە بێ واتە ئیشپێکردنیان لەلایەن دەستەی پاراستنی چاکردنی ژینگە بێ بۆ ئەوی بتوانرێ ڕێگری لەسەر هەموو ئەو کەسانە بکەین کە ژینگەکەمان پیس ئەکەن ژینگەکەمان تووشی مەترسی ئەکەنەوە جا ئەم کەسە بەرپرسایەتی هەبێیان نەبێ بەڵێ کا خالی دیارە هۆکارگەلێکی زۆر هەن بۆ پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان من ئەگەر بپرسم پاشماوەی لە هۆکارێکی تر پیسبوونی ژینگەی کوردستان پاشماوەی گەشتیارانە لە سەیرانگاکان دەستەی ژینگە هاوکاری دەستەی گەشتوگوزاری هەرێم بووە بۆ ئەوەی ئەو پاشماوانە بە شێوەیە کۆ بکرێنەوە لە ئایندەدا نەبنەمای مەترسی بۆ سەر ژینگەی هەرێمی کوردستان بەڵێ ئێمە لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشا هەوم بەردەوام هەوڵمانداوە لەگەڵ شارەوانی لەگەڵ وەزارەتی شارەوانی لەگەڵ دەستەی گەشت گوزار کە هەوڵ بدرێ لە کاتی ئەوەی کە خەڵکان سەردانی شوێنی گەشتیارەکانەکان گەشتیارەکان وشار بکرێنەوە و گەشتیارەکان لەوە ئاگادار بکرێنەوە کە کاتێک ئەگەڕێنەوە پاشماوەکان لە شوێنی خۆیان بەجێنێڵن ئێمە لە ئادار و نەورۆز لە ڕۆژەکانی تریشا لیژنەمان هەبووە کە سەردانی شوێنی گەشتیارەکانیان کردووە بۆ ئەوەی علاقەی پێ بدەی پاشماوەکەی خۆی بخاتە ناوی ڕێنمایان پێداوە و دەستی گەشت گوزارش ئەمەی کردو تا ڕادەیەک بەڵام لە پاکردنەوە کە ئەمە ئەرکی وەزیفی وەزارەتی ژینگەیە لەوەیە کەم تەرخەم بووە بەڵام ئەمەش سەرچاوە ڕئیسەکەی لە پیسبوونی ئەم شوێنی گەشتیارانە هاوڵاتیانە واتە هاوڵاتیان چکە ناکرێت لە ڕاستیە لابن هەموو دارێک لە هەموو شوێنێک لە بستێکی ئەم ئاردا تۆ کارمەندی بکاتەوە بێ هاوڵاتیان هەز بۆ پرسیارەتی بکەن خۆیان پاشماوەکەن چکە ناکرێت لە ڕاستیە ناتوانانی فرێ و ناکەی کە هەموو شوێنێک کە گەشتیار ڕوتیەکە پاچی بکاتەوە بەڵێ زۆر سپاس کاک خالید کاک سەروەرەگرە بگرم و لە جەنابتان دوا پرسیارم چالاکی ئێوە وەکو ڕێکخراوی ژینگەی ڕێکخراوی سروشتی کوردستان بووبوورە چالاکیتان بۆ داهاتوو چییە؟ بەتایبەت پێم خۆشاکەم ڕۆکە ڕۆژی ژینگەی کوردستانەوە بڵم کە ڕێکخراوە ژینگەکان بەگشتی لە کوردستاندا کار و چالاکی خۆی دەبێ و ئێمەش ئەمڕۆ وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان کردبوونەوەیەکی ناڕەزایی ژینگەی لە بەردەم نووسینگەی سەرۆکایەتی پەرلەمان لە سلێمانی ئەنجام دەدەین و مەبەست لەم گردبوونەوەیەش گەیاندنی دەنگی ئەڵوەنی بێ ئاوە گەیاندنی دەنگی ئاوە ئاوی دەریاچەی دەربەندیخانە گەیاندنی دەنگی تەواوی ئەو زیندەوەرانەیە کە بەهۆی پیسبوونی ئاوی دەریاچەکان و لە ناو دەچن گەیاندنی ئەو ڕوبەرە سەوزایانەیە کە لە هەر چ کەساتێکدا ڕۆژانە لە ناو دەبرێن گەیاندنی تەواوی ئەو باڵندە و دەنگی ئەو باڵندە و پەلەوەرانەیە کە لەلایەن خەڵکانێکی نابەرپرسەوە دەکوژرێن و هیچ سەرپێچیەک ئەو بە سزا ناگەیەنرێن بۆیە ئێمە ئەمڕۆ تەنها بەس نوێنەرایەتی قەزاکەمان لە دەربەندیخان ناکەین ئێمە ئەمڕۆ لە بەردەم نووسینگەی پەرلەمان تەنها بەس نوێنەرایەتی خەڵکی
ناحەیەک یاخود گوندێک یاخود پارێزگایەک یاخود تەواوی هەرێمی کوردستانیش ناکەین ئێمە ئەمڕۆ توانین بڵین نوێنرایەتی تەواوی مرۆڤایەتی دەکەین لە جیهاندا و داوای پاراستن و پاکڕاگرتنی ژینگە دەکەین و داوای ژینگەیەکی سەوز و تەندروست دەکەین و داوای سەرەتاییترین مافی خۆمان دەکەین کە ئەویش مافی ژیانمانە و داوای پاراستنی ژینگە بە هەر سێ ڕەگەزەکەی ئاو هاو خاک دەکەین و داوای پەیڕەوکردنی یاسای پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان دەکەین. بەڵێ کاک سەروەر زۆر سپاس دەکەم دیارە لە سەر ژینگە زۆر هەڵەگرێ قسەی لەسەر بکرێەوە گفتوگۆ و ناخەشە و من پرسیاری زۆر زیاتریشم مابوو دیارە کاتمان نەماوە زۆر سپاس دەکەم سەروەر قەرەداخی سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان کە لە ستۆدیۆکانمان سلێمانی میوان بوو هەروەها بەڕێز خالید چۆمانی و تەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان کە لە ستۆدیۆکانمانەوە لە هەولێرەوە لەگەڵمان سپاس بۆ بەژاریتان و سپاس بۆ سەرنجەکانتان. بەڵە بەڕزان کاتی پێشکەشکردنی هەواڵەکانە بە شێوەزاری کورمانجی و هاوکارم نیهات پێشکەشانەکات. ڕۆژ باش نیات. باشتر و خۆشتر ئارام زۆر سپاس. کەرم کە. دەم باش بینەرێن نەجا فەرموون دیگەل چەند وچایکین کرمانجی. سکرتری پارلمانتا کوردستان راگهان رونکردن وزیر سامانه سروشتی هەرێمی هەرات ڕادەیەکی بەرچاو رازیبوونا پارلمانتەران بووە پەیوەداری حکوومەت هەرێمیش دەبێژەم وەرگرتنا داینان و دابینکردنا موچەی دەگەل چەندین کۆمپانیاکی ناودەوڵەتی دروژەوێدایە پێشتی کۆمبوونا پارلمانتا کوردستانی حکوومەتا کاربرێکەری هەرێمی لەسەر فرودنا نەفتێ و قەیرانە دارایی جبینێکە ڕۆژنامەوانی بوو پەیوەداری حکوومەتێ و سکرتری پارلمانتا کوردستانی هاترێک خستن و جەعالیەخۆ بە سکرتری پارلمانتا کوردستانی راگهان رونکردن وزیر سامانه سروشتی هەرێمی دەربارەی فرودنا نەفتە هەیە ڕادەیەکی بەرچاو جهێ رازیبوون پارلمانتانان بووە لێبارە دابینکردنا موچەیە فەرمانبەرانژی پەیوەداری حکوومەتا کاربرێکەر هەرێمی راگهان دیگەل چەند بانکێکیان دەگوتبێژاندنە بۆ وەرگرتنا داینان و ئەو نەفتە و هاتیە فرۆتنجی بنرخی جیهانی هاتیە فرۆتن پێم وایە ڕوونکردنەوەی زۆر باشی دا وەزیری سامانە سروشتیەکان و راپۆرتی 2013 خوێندەوە بە تەفسیل و کۆمەڵێک پرسیاری جددی هەبوون کە ئەکرێت لە ئایندەیە زیاتر ڕوونکردنەوە لەسەر بکرێ بەڵام پێم وابوو کە ڕوونکردنەوەکانی تا ئەندازەیەکی باش جێگەی قەنەعەتی ئەندام پەرلەمانەکان بوو چونکم بابەتەکانی هەمووی بە دوکومنتی لەلا بوو و پلای لیژنە تایبەتمەندەکان و سەرۆکی فراکسیۆنەکانیش هەبوو. وڵاتان عادەتەن قەرز نادەن بنوکن یان مؤسساتی مالینە بەڵێ دانوستاندن لەگە کۆمەڵک بنوکی نێودەوڵەتی مؤسساتی مالی کرایە و ئامادەی خۆیان دەربڕیە کە بە شێوەی بە پێی پێوەرەکانی جیهانی ئەو قەرزانەی کە پێویستە لەوە کوردستان بڵێ ئێستا دانوستاندن هەیە نەفت هەناردەی دەری دەکرێتن بە پێی ئەو پێوەرانی جیهانی و ئەوەی کە سۆمەش لەلای سۆمەژ و تەبیع بەو شێوە بازار دەکرێت و دەفرۆشێتن یعنی هەرزان فرۆشکردنی نەفتی کوردستان لە ئارادا نییە. دووەم لەو کاتێک کە نەفتەکە هەنارە دەکرێەوە کڕیاری خۆی دەبی کڕیارەکە خۆی بەرپرسە لەوەی بە شێوەک دەیگەینیتە شوێنی مەبەست و دەتانم ئەوەتان پێڵێم بڵێ پاپۆڕەکە گەیشتە شوێنی مەبەست و گۆڕانکاری ڕێگا شوێنەکە ئەوە مەتروکە لە بۆ خودی کۆمپانیای ناقیلەکە و کۆمپانیایەکەی کە ئەو نەفتەی کڕیە. دیگر شاندنا نفت هەرێما کوردستانی به بازارên cihanê birêka Tirkiye ve aloziyên navbera Hewlêrê û Bexdadê jî aloztir dibûne. Lê şandina vê neftê tenha nebûye egera xweşbûna jiyana welatiyan. Welatiyên bajêrê dihûkê jî dixwaz dikin. Neft di destên partiyên siyasî de bêderkirin û dibin çavdêriya